کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە لە شاری ئیستەنبوڵ و بەتایبەت لە ناوچەی ئاکسەرا بە دوواداچوون دەکەین لەسەر ڕەوش و ژیانی پەنابەران کە ئێستا بەنیازن لەم پارکە بەشێکی زۆر لە پەنابەران دەبینین بچنە یۆنانستان و بوڵغارستان. دەمانەوێت بزانین پەنابەرانی باشووری کوردستان، پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان، ڕۆژئاوا و زۆربەی ئەو پەنابەرانەی کە ئیستەنبوڵ و ئیزمیر وەکو ڕێگایەک بەکار دەهێنن بۆ پەڕینەوە بۆ ئەوروپا لە چ دۆخێکدان. بزانین مامەڵەی باندە بازرگانیەکان و قاچاقچیەکان لەگەڵ پەنابەرەکان چییە و خودی پەنابەرەکان چ چیرۆکێکیان لایە و بەسەرهاتی ئەوان چییە؟ ئەگەر نەفەرێکی زگورتی گەنج بێویستە دەرەوە بە چەند دەتوانین بچێتە یۆنان؟ تقریبا نەگە زۆری ڕێگەیەکی باش و دەرەجەیەک بێت 2000 یۆرۆیە بە گرنتی. گرنتی چییە؟ لە قاچاق هیچ گرنتیەک لە وڵاتیان نییە گرنت. ئەسڵەن تۆ سواری تیارەش ئەبیت لە تیارەکە نووسراوەم تیارەیە بەرنابێتەوە. باش ئێستا ڕێژەی مردن زۆر بۆیان کەم بووە. نا ئێستا کەمترە. ئێستا ئیشەکان لە دەریای جەکەم زۆر کەمترە. ئێستا قاچاقچیەکان شوکی باشتر بەکار ئێستا شتی باشترە. ئێستا خەڵک چۆنەڵی ناوێری وەکو جاران بەو شێوەیە. ئێستا جاران وەجبەیەک ئەخنکە ئەو عایلەی ئەو وەجبانە عایلەی ئەو کەسانی کە ئەخنکان نیان نەتوانی بە ئاسانی بگەنە تورکیا. بەڵام ئێستا هەر هەموو قاچاقچیەکان ئەزان بەسیترین غەڵەت بەرامبەر نەفەرێ بکەن بەیانی عایلێ و کەسی و نەفەرە حازرە لێرە. کابرا خۆی ون دەکە وانە خۆونکردن نییە. بەچی خۆی ونەکە یعنی خۆی ونەکە خۆشی ئیشی پەکێکە ناتوانێت ئێستا بە هیچ شێوەیە کەس ناتوانێت. چی بوو ئاخر ڕوودا و ئەوێ من ئاگام لەبێت لە یۆنان بۆ ئیتالیا بوو کۆمەڵێک 45 کەسێکە بوو دانەیەکیان بوو دوانیان بوو خنکان دانێ بوو یا دوانیان بوو. بەڵێ کوردی باشووری خۆمان زۆربەی باشووری خۆمان شارێ وڵاهی بزەبت نازانم بەڵام ئەوەی ئاگام لێبێ ئێستا لە کەلار و لەو منتیقانەیە زۆر زیاترە لە کەرکووک و لە کەلار و لە منتیقانە کە کێشەی زۆرترە و کێشەشی زۆرتر هەم ئیشیشی کەمترە ناوچە کوردستانەکان هەر خۆی کۆچ و ڕۆشتن لە ئەوەی لە ناوچە کوردستانەکان نابوونە لەناو عەرەبانە بوو. بەخوا ئێستا زۆر زەحمەت بووە بەڕاستی. بۆ زەحمەت بووە؟ وەڵا هەرچی و ینی دەگەڕێتەوە قسەی کەسێک نییە قسەی ڕاستی بۆ بکاتن بڵێ دەردەچێت. یعنی ئەگەر یەکێک بێت بستە دەرەوەی وڵات متمانە ناکەیت تۆ ناوە ڕاستگۆ نین. ئێستا هەرچی ڕۆیشتۆ دەگەڕێتەوە ڕێگا زۆر خراپ بووە زۆر خراپ کەس بینیوە چوبی گەڕابی زۆر ئێستا ئەوەی دەرواو دەگەڕێتەوە ئەیبین و ینی ڕێگان نییە ناوە زەحمەتەکە لە چێ دەست پێ دەکەن؟ وەڵا لێرەوە بۆ تورکیا زۆر زەحمەت بووە ینی لە تورکیا بۆ یۆنان. بەڵام دەڵێن لە یۆنانەوە زەحمەتێکە دەست پێ دەکات بەشێک لە قاچاقچیەکان لە شارەزانی ینی شارەزانی نەپچی باشە ئەدی ئەو خەڵکە ناتسێ بازرگانیان پێوە بکرێت دەڵێن کلیە دەفرۆشرێ چوزانم ینی ئەنداوان جێبیستی بۆ خۆنی سیقە ناکەیت ناوێریش ناوەڵە سیقەش بە قاچاق ناوەڵە سیقەیان پێ ناکەم کەس قسەی ینی ڕاست ناکە. ئێستا نەفەر زۆر دەڕۆیان کەم. وڵا باشە ڕۆشتن باشە؟ لە چیەوە زەحمەتێکە دەست پێ دەکەن؟
ئێستا تورکیا وەرەستە دەکەن لێرەوە باش شارێکە قسەک دەکەن خەڵکێک دەرە تورکیا ئاسانە ئێستا تورکیا ئاسانیدا فەرینەوە سەتا تورکیا ئێستا ئیسان سۆڕەندانانێ واگێکیش دەوێت ها 15 ڕۆژ دەوێت ئێرە خەتەرە لێرە خەتەرە بۆ تورکیا هاتاودی یعنی لێرە خەڵک دەچێت لێر ناچێت لێرە ناچێت لە بەریوە لە بۆ ینی لێرە پۆلیس چاپۆشی دەکات پۆلیس جواز پێ جواز تێ سەنات ناتوانێت پشتانی قاچاقچێ قسەنە وڵی احتیادیە ئەحتیادیە باشە ئێستا لە چێوە زۆر خەڵک دێ لە ئێران دەیان لە کوردستان یان لە سووریا یان لە ئەفریقیا زۆر قاچ نەفەر لە چێ دێ هەمووی دێ بەردەوامە وەت دەبینی وازەکەی دەبینی بەس ئێستا من خێزان و شت نبینم تازە ئەوەندە گەڕان خەڵکێکم نەدۆزیەوە سەنات دەرە خەڵک ینی بەیانیان خەڵک نییە باشنی ڕایانە پاشنیوڕانان دێن چ دەکەن پێداتەنیش لە قاچاقچی دەگەڕێن دەگەڕێت شێت هەڵۆی ئێستا ژمارەی قاچاقچەکان زۆر بۆیان کەم بووە هەروە خۆی ینی قاچاقچی هەیە گرنتی قاچەقپەگرێتی هەیە گرنتی نییە قاچەقپە ینی ئێستا کابرا هەر کەسێک نەفەری بە ناڵێ بە گرنتی دەدوم ناتە قاچەق گرنتیدا نییە تێدا نییە ناتو سوور بە قاچاق دەڕۆی گرنتی چی خۆش شانسە شانسە باشە ئێستا بەلەمەکان پێشتر ئەو چوپانەی بەکار دەهێنرە زۆر خەڵک دەخن کە باشتر نەبوو ئێستا بۆ خەڵکانە هەمووە دەکەینە ناو بۆ زیرەی بۆ جززیرەکانی ئەسینە خەڵک لە ئەستەمبۆڵەوە دەردەچیان لە ئیزمی لە ئیزمی ڕێکەوە دەردەچی گرانترین قاچاقچی چەندە نرخەکەی و هەرزانترینی چەندە نەفرێت و دەڕۆی گران و ئەوی نییەوە ئێستا من بچمە وڵاتێک بۆ نمونە بچمە ئەڵمانیا لێرەوە دەتوانم بچم لێرەوە تو دەبێ بچی ئەسینە بچێ ئەسینە ئەوە هەیە شاعینەیە بە شاعینەی دەڕۆی بە شاحینە ئێستا منی ببەنە ئەڵمانیا بە چەندم دەبن بەخوای نازانم یعنی بەعام تۆ ینی شتی وا هەیە یان بەس قسەیە چۆن لێرە بەس بۆ یۆنان هەیە بۆ ئەڵمانیاش ئەڵمانیا شێ بۆ ئەڵمانیا ئێستا برادێک بە منی گوت تۆ لەبەرەوەی دەدناسم بە $1000 دەدبم بۆ کوێ بۆ یۆنان شتی وا دەری نەمبیستوە دەرناینی بە $1000 ستا بۆ خۆم بیستی دەدەم بۆ خۆ $2000 ئارێ بەغوای دەڕۆ بەبێ گرانتیش برادریش من گرنتی ارتدانی نی گرنتی چی جدیدە ڕێ قاچاق و پاسپۆرت پێ تا گرنتی بێ ئێوە لێرە ئێستا ما ئازادن بەگەی بۆمان دەگەڕین پاسپۆرت پێ بەس ئەتۆگەل لێرە ڕۆ کوێ دەنێ پاسپۆرت پێ نییە أراق الشباب ممكن نسوي مقابلة؟ شنو يا؟ احنا قناة كي 24 لا ايش تسوي بعد؟ يعني لقيتوا القاتشاقشي يعني انتم ما تريدون تروحون اوروبا؟ ما تروحون؟ ما تروحون اوروبا آقا برو دارم اینی که با میشنم بەگوتەی قاچاقچی و ڕێبەرەکان کە لێرەوە نەفەر دەبن بەرەو یۆنان زۆربەی ئەو گەنجانەی کە لە ڕۆژهەڵات لە باشووری کوردستان لە ڕۆژاوە لە شوێنەکانی دیکەی عێراق دێنە ئیستەمبۆڵ و دێنە ئەکسەڕای لەم پارکانەدا ڕۆژانە شوێنیانە دواتر پەیوەندی لەگەڵ قاچاقچیەکان دەکەن زۆربەی قاچاقچیەکان دەڵێن یعنی ئێستا پەڕینەوە لە تورکیاوە بۆ یۆنانستان ئاسانە بەڵام زەحمەتیەکە لە یۆنانستانەوە دەست پێ دەکات تا دەگاتە ئەو وڵاتەی کە ئەو مەبەستیەتی ئەوان دەڵێن لەم ڕێگایەدا لە ڕێگای یۆنانستان دواتر بەولاوە بازرگانی مرۆڤ باندی بازرگانی مرۆڤ تایبەت هەن کە زۆر جاران وای کردووە ئەندامانی لەشی ئەو پەنابەرانە دەفرۆشن دوایین ڕووداویش فرۆشتنی ئەندامی لەشی 3 کەس بووە کە لە ڕێگادا
باندی بازرگانی بە مرۆڤ بەرامبەر ئەوان ئەنجامیان داوە کە دویان خەڵکی ڕۆژاوای کوردستان بوونە یەکیشیان خەڵکی باشووری کوردستان. تۆ گوتت چەند ڕۆژەکە لە ڕێگە هاتوو وەڵای منەوە دووشەوە دووشەوە ئارەوەڵا ئەو زۆرەخەکەم پێ وەرەخەتان کە بزانم تخوا سەیری بکەم وەرەقەی وەرەقەی چێوە ئەو وەرەقەی دەتگرن وەختی دەتنێرنەوە ئەو وەرەقەی دەتەنێ ئەم کابرایە لای ئێمە گیراوە هاتەوە لێرە ئەو زۆرەخە ئەوەی چ وڵاتێکە این ئێرە هی حدودە لەسەر حدود بگیری ئێستا تۆ ناول لە سیستەمی تورکیا ئێرە هەیە ئەو وەرەقەکەم ئەوە وەرەقەکەی ئارەوە. تۆ دوو ڕۆژە ئەوە ئەو ئەو بدێن ئەو سێ ئەو سێ باشە لە ڕێ چیتان بینی باخوای چیمان دیت سیارە لێرە بارمانەکەدەمابات سەر حدود لەسەر حدود بەو شەرتی على ئەساس ئەم شەو بتپەڕێنێتەوە ئێتر ئەو شەوی دەتێتەوە جارە دوو شەو جارە سێ شەو دەتێتەوە خاستن دەبینی ئایلە لەگەرە تۆ عیلەتان لەگەڵ بوو ئارەوەڵە چەند منداڵ چوار ئایلەم لەگەر بوو چوار عایلە؟ خەڵکی چێ بوونەوە عیلانە دوانیان ئێرانی بوون دوو عیلە ئێرانی ڕۆژەڵات کورد بوون یان فارس بوون فارس بوون فارس بوون یعنی ئێستا فارسیش دەڕوە بەڵێ لەگەرمە بوون فارسیش دەڕوە عایلەیەکیش ئەفغانی بوون عایلێکیش کوردی خۆمان بوو یعنی لە چوار عیلەیەک عیلە یەک باشووری عایلە کوردستان بوو. خەڵکی سێ شارێ منداڵیش بوو پێ بوو خەڵکی کەرکوب کەرکوک بوون خەڵکی کەرکوک بوون بەڵێ. چیان بەسەر هات وڵی چیان ناخۆشیان ناخۆشیان دێت وڵی لە ڕێ دەگیریان دەگیریان ئارە بە منداڵ ژن بەخوای من منداڵەکان هەڵەگەن بەڕاست ئارەوە لەسە حاڵی خۆشمان لەسە مادیبوونی خۆمە لەسا شێکە بخوام منداڵەکان دڵت پێیان دەست مەجبوری باشە چیان پێ دەڵی تۆ بۆ خێزانە و یان بەو گەنجانەی کە دەیانیان دەک چیان پێ ینی چه ئامۆژگاریە وڵی منۆکو برایەک دەرم بەو قورآانە بۆ خدای برام زەرەکەن زەرەر زەرەکەن پەشیمان شبنەوە پەشیمان دەبێت ئارە بەخۆ بەس چیا ئەوە ینی وەکو بوویتە شتێک- حساسیەکە ئینادیە. ئەمە لێم داوە ینی ئاوێنم خۆر هەر دەرم دەڕۆ بەس بە قورآان بە قورآان ئەگە وڵاتەکەی خۆم وڵاتەکەی خۆم خۆش بێ بەخوای ئامادە نیمە بێ بەخوای کەناسیەکەم کەناسی نەکەیان کەنان یعنی ڕێز و تەحقیرمێ بە قورآان وڵاتەکەی خۆم ئەگەر ناحەدەخەکەی خانەکەمەوە بۆ من لێرە باش بێ بۆ شخصی خۆم لە ئەوروپاش بۆ بەس ئێستا بووی تا عینادی دەتوێت هەر شتەکە بڕۆ. بۆ عینادی سکەنی گوێبیستی ئەوە بووم زۆربەی ئەو کەسانێک کە دەستن دەرەوە بەڵێ. لە ناو چەکێشە لە سەرەکان خەڵکی منتقی بڵێن کەرکک و دەور و بەری و مەخمور و کەلار و ئەو منتخانێ بەڵێ بەتەکی زیاتر ئەو ناوچانەی کە زیاتر کێشیانەیە وەکو مەخمورە کەرکووکە تا ئەگەی حەمرین جەلەولا و ئیتر ئەو منتقانە زیاتر کە کێشیانی ئەوانە زیاتر بەڕاستی کە هانە دەمچین بۆ هەندەران من بە $1000 چێوەم دەبێت ئەدبەمە سەر ئەدبەمە یۆنانە ئەو بەر بە $1000 $1000 بۆ تو ها بۆ تو لەبەرەوەی بەس لە پڕن لە ئاەت پەڕەنەوە بۆ بەس من ئابێ $1000 نەفەر هەبێ لەو بەر با بۆ من $1000 بۆ خەڵکێکی تر 15 وەرەقەی لە سەنم لە ئاش لەو بەر یەکێ بیبە $1500 بۆ خەڵکی ئاسایی بەڵێ. بەڵام چ گرنتی هەیە لە ئاوەکە منیان ئەو قاچاق و نەخنکێ. گەرنتیان نەوتی ئێستاد ینی خۆ بەختە بەڵێ بەڵێ چەند سعات ڕێگایە شەوێکت پێچێ یەک شەو ینی من ئێوارەکەی دەڕۆم ئەم بەڵێ بەیانێکی بەیانەکەی کە بەیان لەو بەری یەکسەر من لا یۆنان بەڵێ لەوێ چیم بەسەر دێ لەوێ لە یۆنان ئێستا هەندێک کەسێ تێناگە ئەو دڵ دەبمە یۆنان یەک سادرا یەک ئاوا دەپەڕێنەوە دەستە خاچیونان ئەو یۆنانەوە ئەو تو بردە یۆنان دەگەی لە من درۆکانی دەست پێ دەکە ئاتو لەوێ ڕا ئێستاکانەوە دڵ بەدەوەڕەکە دەبم بەس لاوەکەت بڕێنەوە بەڵێ ئەم دەبێت لەوێ ڕا چیم بەسەر خۆت بۆ خۆت بە زیرەشی خۆت بڕۆی لەوێ زیرەکە ینی دەبێت احتیمال لەسەر خۆت دەبێ احتیمال لەسەر خۆت کابرا زمان نازانێ ئەو شوێنەی بە حیات نەبینیوە ئەوڕۆ پارەکە زمانە بە پارەیش بە پارە لەم ئەخر لەوێش قاچەقچیە خاسەقسی نیە لێ تا دەگەیناو ئەو شوێنەی سا لە هەندێک ئەنواع ڕێگا هەیە بە ئیتفاق دەبا بە حسابی ئیتفاقە تەکسی دەبێتە ناو ساڵۆنی لە ساڵۆنێکی بۆ خۆت تختێک دەبڕی دەسێ ئەسینە هەیە بدڵێ بەس لە ئاەت پەڕێنەوە پێی دەکوتری نەفەری کەم ئاوە هەفتا کەسی دەبن لە ئادیان پەڕێنەوە کابرا هەفتا کەسی دیپۆر ناکەن و لە ئاوکردستانەوەکەن هەڵیان دەدەن کەم پەشی بۆ دوسێ ڕۆژان کمنیکە چیان بۆ دەکەن و هەڵان دەنە ساڵۆنی لەگەی لە من هەندێک
شوێنی کە هەیە بە شاحنی دەتبان شاحنی کەپس يعني سوورەزانی کەپسە کابرا سوار دەبێت يعني ئەو پۆلیس چاپۆشی دەکات لەوێ لە هەموو شوێنی چاپۆشی بە پارە بەپارە باش جێبیستی ئەو بوو خەڵکێکی زۆر لە یۆنان لە وڵاتانەی کە ڕێگا ینی وڵاتی چوارە من لە دوای تورکیا بۆ ئێمە یان سێ من لەوێ گیریان خوارد بووە بەڵێ بۆچی ئێمە مەسلەی گیر خواردنەکەی یۆنان ئەوەیە کە جەزیرەیە تۆ بێ لاو پەڕێەوە کابرا نەزمانێکە زانێ بێستە بهێنێ لە کەلار بهێنێ هەولێر بزرە بێ فەقیرە بچێتە یۆنان لەو جەزیرەیە بپەڕێتەوە زەحمەتە جەزیرێ ئاوە جەزیرێ بەحرێک گەورەیە باش ئەگەر لە دەریاکە کەسێک بخین کە چێ بەرپرسە والله چێ بەرپرسا کابرا لێرەکانە 100 دەسی دەکەی سا من دەڵم وەرە ئەتوو ئەمن بەڕەت دەکەم چی بوو؟ ئەم دەڵم ئەتوو بەڕە دەکەم ئەمن بەس ئەمە دەڵم دەدەمە کابراایش کابراک دەدە هیچکە دەدە هیچکە یعنی تو نازانی سەحابی تو چییە یعنی ئەگەر کەسێک بخین کە گوتو چێ خۆی بەرپرسە ینی خۆی بەر خۆی بەڵێ لە سەلامەتی خۆی خۆی بەرپرسە بەڵێ چکەوە ڕێگای قاچاغە قاچاغە بەڵێ ئاخی ڕوودا و کەی بووە وەڵا لەو ماوانە سەری ئافرەتەک و دوو کەسیان بڕێ بوو سێ تەرەفیش بوو نێچیان کوردی دووەچێ بوو دووشان کوردی سووریا بوو بەس تخوا باش جێمنێ نەبوو وتت ئافرەتێک و دوو گەنج سەریان بردرا بوو سەریان سەردریان بردرا بوو چێنێ لە ڕێگای یۆنان لە ڕێگا زۆر لەو حاسە لەو ماوانەش چەند دەبێەوە بەخوای بزەبت نازانم دقیق بڵین با نمێتە درۆ لە بەڵام حاڵەتی وەکو چێ سەریانی بڕی یەکیان کوردی دووەشێ بووە دووشیان کوردی سووریا بوون زا ئەوە کەواتە کورد بوونە واللهی زا ئەوەن دێ من ئاگام لە بەرەبەر ئێستاکانە شتەکان زۆر بە شاراوی دەکرێت بە شارە زۆر بە شاراوی دەکرێت بۆ دنیا عولەمە ئێستا تۆ ئێستا لە هەولێر هاتوو بەڵێ دەتەوێت بچیت چ وڵاتی والله عزمان لە بەریتانیا بەریتانیا بەڵێ پێ دوای ئەوەندە ئاسامی بەریتانیا لێرەوە بڕۆیت نەوەڵاوها ئاسان نییە بەس دەبێت تۆ هەموو وڵاتی ببڕیە و جەبگەیتەوێن باش تەسەور دەکەی لێرەوە بۆ بەریتانیا یان لە هەولێرەوە بۆ بەریتان چەند پارات پێویست بکە بەخوا نزیکەی دەفتەرێک و قسوورت دەڕۆیان دەفتەرە کنی دەفتەرە کنی آره ئێستا تو دەفتەرە کنی و لە جیرفانە لا دەتەوێت والله. مەبەستم یانی ئیمکانێتی ئەوەندەت هەیە ئێوە طبعا هەتا لەوانەیە نییە باشە هەندێک لە قاچاقچیەکان دەڵێن ناخۆشەکە لە یۆنانەوە دەست پێ دەکات ئێوە طبعا لە یۆنان ئەرێوە لە ڕێگایەکە تۆزێک سەختە تا دەرەچی ئەو ڕێگایەت جاری وە سیارە بۆ دانابەزێ جاری وە لەوێ سیارەکە کە دابەزێتن زۆر خۆشە بە سیارە دانەبەزی لێوێن دەرە دەمینەی تۆ دەبی چاوەڕێکەکەی چاوەڕێ بکەیت. ئارێوەڵە هەندێک جار دەگوترێت باند هەیە کلیە دەفرۆشن ئەندامانی جەستەی مرۆڤ دەفرۆشن ڕاستە ئەمەیان درۆیە سەلەسەتە من بۆ خۆم ماوەیەک لە یۆنان ژیاوم ئەو حاڵەتەم بینیوە چیت بینی وەکوی مناڵێکی کوردیان بەو شێوەیە لێکرد لێرەش لە ئەستەمبوڵیش بەو شێوەیە ینی لە ئەستەمبوڵیش من نمونە زیندووە خەڵکی قەڵازیەوە بەڵێ ینی باند هەیە بازرگانی تاعان بات هەیە چۆن نییە ویستم دەربچم بەڵام قسمەت نەبوو ینی قسمەت نەبوو بەرێ. بۆ ڕێگا سەختە سەختە زۆر سەختە سەخت بوو یان سەخت ینی سەختەکەی لە چی ئێستا هەندێک قاچاقچی قسەم لەگا کرد دەڵێ ئێستا دەدبم بۆ بەیانی لە یۆنان داد دەنێن خاڵم برم من برادێکم چوو وتیان بە 3 ڕۆژ دەکەی یۆنان ئەفون هۆڵەندا بە 3 ڕۆژ کابرا چوو 2 مانگ لەوێمە قسەی ڕاست نییە درۆ دەکەن درۆ دەکەن گوتی 3 ڕۆژ 2 مانگی پێ 2 مانگی پێ لەناو غورفەیەکیان دا نابوو لە نانی وەچنا پیا بوو یعنی نەخواردن وەش خواردن پیا بوو یعنی هەر کەسێک یعنی بۆ خۆی قساکە بەڵام قسەکە بەفعلی بێتە بفعلی ئەو قسەی ڕاستی نییە ئەی باشە خەڵکێک چۆن بڕوات چۆن متوانە بە قاچاقچێک بکە ئەگەر بێ بچێت گرنتی چێ گەرنتی من باوەڕ بە قاچاقچی ناکەم ئەی چۆن هەر ڕێگای قاچاق نییە بڕۆی با ئەی چی بکە چی حەل چییە یعنی دەبی چارەنووسی ژیان و ڕوحت تەسمیلی قاچاقچێک قاچاقچی بکە ئەریکۆ تۆکو گەنجێک ئێستا لە ئەستەمبوڵ پێیامێک بەو کەسە دەڵی کە دەڕوە
وەڵا براکەم ئەو تشتەیان پێڵێم بەرێن مەڕۆنەوە بگەڕێنە بۆ وڵاتی خۆتان بگەڕێن منیش بەیانی خۆم دەگەڕێمەوە کوردستان ئینشاءالله بەزمی خوا لەوێ ژیان دەست پێ دەکەیت ئینشاءالله. ئەگەر ئێستا بەراوردی ساڵانی ڕابردوو بکەین خەڵکێکی زۆر لە عێراق و هەرێمی کوردستانەوە دێتە تورکیا بۆ ئەوی بچێتە ئەوروپا بە ڕێگەی قاچاغیان کەم بوو. شکر بخوا ئەم ساڵە زۆر کەم بووە لە ئەتوانین بڵێن لە پارەوە لە مانگی دەهی پارەوە آخر حادیسە ڕۆیدایە لە پارەوە تاکو ئیساکە یعنی ئەتوانی بڵێن نابنە 10 کەس ئەوانەی هەوڵدایە بە قەچاخی بڕۆن بە 10 کەس 10 کەس ئەتوانی بڵێن نەماوەش ینی زۆر کەم بووە کەوایە ڕێژەکە کەم بۆتەوە زۆر کەم بووە باش گوتت لە مانگی دەی ساڵی ڕابردوو دوایین ڕوودا و تاوکو ئێستا ڕووداوی خینکاوی نەڕوویداوە شکر بخۆ باش هۆکارەکەت چییە؟ ینی خەڵک بە ڕێگای وشکانی دەچێتە دەرەوە خەڵک بە ڕێگای وشکانی و هۆکارەکەش زستان بوو ئێمە ترسمانەوە لەوانەیە جارێکتر بگەڕێنەوە بەس هیوا دەکەین تەمەنا دەکەین خەڵکی خێمە وریابن هەندێک حالات ڕوویدان ئەم فترەی ئەخیرەی لە مەتار ویزەی سەختە یعنی هەوڵدان بە قەچەخی دەربچن ینی هەوڵدان بە ویزەی سەختە لە چ ڕێگایەکەوە لە ڕێگای مەتارەوە لە ئەستەمبول لە مەتاری ئەستەمبولەوە لە مەتاری ئەنتالیاوە کە بچنەوە ئەوروپا بە جیازی سەختە بە ویزەی جیراون تەوان جیراون و ئاشکرا بووە ئاشکرا بووە ئەوانش پارەیەکی زۆریان داوە پارەیەکی زۆریان داوە تۆش بووینە منداڵ بووینە ژم بووە 4-5 حالەتێک بووە عائیلە بوون لە ئەنتالیا و لە ئەستەمبول لە یەکەم ڕۆژی کردنەوەی مەتاری ئەستەمبولی تازە ئەم حالەتە ڕوویدا بوو یەکسەر کەشم بوو کەشم باش بۆ ئێوە کێشە نییە وەکو زۆر کێشێکی زۆر گەورەیە ئێمە بە شەو بە ڕۆژی جەژم بێ ئەتڵەبی دەبی ئیتیسال بە مەتار بکەین مەتاریش مەتارێکی تازە بوو سیستەمێکی تازە بوو بە داوایان لە ئێمەیان کرد کە تو حاضر بی لە مەتار کە قۆنسڵ موظفمان ناردووە بەڵگەکان تاکو بەیدامان کردووە ئیتیسالمان بە کەسوکاری دەگیرێن ئەوانە ینی سزا دەدرێن حکوم دەدرێن خۆیت منعیان لەسەر دەگرێن ینی دیپۆرتیان دەکەنەوە ناگەداتوانی بگەرەوە 5 ساڵ بۆ تورکیا سزاکە ئەوەیە سزاکە ئەوەیە ینی جوازەکە دەستگیر دەکرێت و دەیانگەڕێنەوە دیپۆرتی دەکەن بۆ عێراق و ناتوانن بگەڕێنەوە بۆ مدەی 5 ساڵ باشە ئەو قوربانیانەی کە لە ڕێگا دەبن بە قوربانی زۆرجار فێڵیان لێ دەکرێت زۆرجار بازدەوە دەکەن باندی بازرگانی هەیە جستەیان دەفرۆشن و دەکڕن ئێوە لە چێوەی ئەو کێشە و گرفتانن چۆن چارەسەری ئەو گرفتانە دەکەن بە سیر دەکەن یان تەدەخول بە ئێمە لە قۆنسڵخانە و لە سەفارەتی عێراق لە ئەنقارە و قۆنسڵخانەی خۆمان و لە قۆنسڵی خۆمان لە غازیئەنتاب هەموو جارێک هۆشداری دەدەینە هاوڵاتی خۆمان کە تووشی قەچاخچی و سەختەکان و هەرچی ئاریشەکتان هەبی ئەمە ژمارەی تەلیفۆنی قۆنسڵخانەیە و سەفارەتە بە شەو ڕۆژ ئەتوانن تەلیفۆن بکەن هەرچی ئاریشێکیان ببی بەڵام خەڵکی خۆمان کە دەهاتن جاری ئەنی پار و پێرار هەر خەمیان نەبوو بەڵام ئەم جارە ئەم ساڵە من دەیبینم تۆزە هۆشدار بووینە کە ئاریشیان دروست دەبی دەین ئیتیسال دەکەن ئەوانە ئیتیسال بکەن ئێمە ئاگامان لێ دەبی بەڵام ئەگەر یەکێک بێت و هەموو شتەکانی ینی بچیت ئێمە ئاگامان لێ خۆ ئێمە ناتوانین ینی هەموو عێراقیەکان بزانین کی داخل بووە کی داخل نەبووە کی بەتەمایە بە قەچاخی دەربچیت ئێمە ناتوانین ئەوانە ئیتیسال بە ئێمە دەکەن ئێمە بە یەکسەر توانایان دەچین ئەوانەی نە ئمە کە دەبێتە ئاریشە ئەو کات بەدووادا چوون کە بێتە ئاریشە شرتا ئاگادارمان دەکەنەوە مەتار ینی شرتەکان ئاگادارمان دەکەنەوە کە ئەمە محاوڵاتەیەکی عێراقیە ئەم ئاریشەی هەیە قۆنسڵخانە ئێوە چی بۆ دەکەن بۆ گەڕانەوە
بەرپرسانی کۆنسوڵخانەی عێراق لە شاری ئەستەمبوڵ دەڵێن ڕێژەی پەنابەرانی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو لەم شارەدا یەکجار کەم بووە و ئەوانەشی کە ئێستا بوونەتە پەنابەر زۆربەی ئەو کەسانن کە دانیشتووی ناوچە ناکۆک لە سەرەکانە لە عێراق و زۆربەی ئەو عەرەبانەشن کە لە ناوچە سونیەکانەوە پەناهەندە بوونەوە ئێستا لێرە نیشتە جێبوون. ئەوان دەڵێن باشبوونی ئابووری کوردستان وای کردووە ڕێژەی پەنابەران لە هەرێمی کوردستان کەم بێ و لە جیاتی پەڕینەوە و پەنابردنە بەر ڕێگای قاچاق ئێستا بەشێکی زۆر لە دانیشتوانی هەرێمی کوردستان خەریکی مولککڕینن خانوون کڕینی خانوون لەم شارەدا و وای کردووە ڕێژەی پەنابەران بۆ ڕێژێکی یەکجار کەم دابەزێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.